ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئێستا هەوڵی جددی هەیە بۆ ئەوەی کە بە زووترین کات حکوومەتی نوێی هەرێمی کوردستان پێک بێنرێ. هەرچەندە پێش جەژن یا دەچەند مانگی ڕابردوو هەوڵەکان زۆر جددیتر و کۆبوونەوەی زیاتر دەکرا، بەڵام لە دوای جەژنەوە هەرچەندە هەم مەسرور بارزانی و هەم پاڤڵ تاڵبانی کۆبوونەوەیان کرد، باسییان لەوە کرد کە لە دوای جەژن زۆرتر کۆبنەوە و دەگەن بە ڕێکەوتن، بەڵام هەتاوەکو ئێستا کۆبوونەوەکان دیار نین. هەروەها دەمی هەر بەرپرسێکی ئەو دوو حیزبەیش دەکەیتەوە، دەڵێت تاوەکو ئێستا لەسەر پۆستەکان ڕێک نەکەوتووی. هەرچەندە دەڵێن لە یەک نزیکین، بەڵام بۆ گرنگ دابشکردنی پۆستەکانە تاوەکو ئێستا دیاری نییە بەرکەوتەی یەکێتی لە حکومەت چی دەبێ و هی پارتیش کەەوەی تاوەکو ئێستا یەکلایی بووەتەوە یاخود پارتی پێداگیری لەسەر کردووە پۆستی سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێم، کە ئەمە وەکو خۆیان دەڵێن لە دەروی دانوستانەکانە یەکلایی بووەتەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان. هەرچەندە لە ناوچەکە گۆڕانکاری زۆر بەڕێوەیە لە دوای هاتنی ترامپ، دۆخەکە هەست بە ناجێگیری دەکرێت لە دۆخەکەیە لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بۆیە زۆربەی کەسە سیاسیەکان لایەنە سیاسەکان هەرخودی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان مەسرور بارزانی داوای کرد کە بە زووترین کات هەوڵ بدرێ حکوومەتی نوێ پێک بێنرێ. هەروەها داواشی کرد زۆربەی لایەنەکان بەشداری لەم حکوومەتەدا بکەن، بەڵام تاوەکو ئێستا ئەوەی کە ڕوونە تەنها پارتی وێکێتی گفتوگۆ دەکەن بۆ پێکێنانی حکوومەت دیار نییە ئایا لایەنەکانی دەرۆی پارتی وێکێتی چۆن بەشداریان پێ دەکرێت یاخود بەشدار دەبن یاخود نا. من ئەم شەو بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری زۆر بەڕێز ئەشواق جافم کردووە ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان کە بە خۆشحاڵی و لە ستۆدیۆ میوانمە. ئەشواقان زۆ بەخێر بێت. پرسیارەکەم با ئەوە بێت پێکێنانی کابینەی دەیەم گەی بەکوێ کۆبوونەکان یا ئێمەمانان هەست بە ساردبوونەوەی دەکەین یا وەکو پێشتر نەماوە، بۆ کارەکە چییە؟ فەرموو. زۆر سپاس سەڵاو لە جەنابێتەوە لە بینارانی زووم. طبعاً هەنگاوەکان زۆر باش بەڕێچێت و هەروەهاش قۆناقێکی زۆر باش بڕاوە و جەنابێت وتت دەمی هەر بەرپرسێک بەڵێ ئەڵێن ڕێکەوتنمان نەکردو، ئەمە وانە. من ئەمڕۆ لە دزاری وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ هەتاوەکو ئێستا لەسەر پۆستەکان قسەمان نەکرد. ئۆکێ، خۆی ئەوەیە من وستم ئەوە بڵێ نەکو ئتیفاق نەکراوە، بەڵکو لەم اتفاق هەیە بۆ ڕێکەوتنەیە بۆ پێکێنانی حکوومەت، بەڵام دابەشکردنی پۆستەکان قسەی لەسەر نەکرا. من یعنی تێبینیەکەم لەسەر ئەو قسەی کە جەنابەت کردت ئەوەیە، وتت ڕێکەوتن نەکراوە. خۆی مەبەستم ئەوەی بڵێم ئەو گفتوگۆیانە کە کرا پێشتر لەسەر ئەو ڕەشنووسە کە لیژنەی فەنی تەکلیفکرا بە ئامادەکردنی و لە قۆناغی کۆتایی بوو و دوای کۆبوونەوەی جەنابی کاک مەسرور بارزانیەوە لەگەڵ بەڕێز پاڤڵ تاڵابانی تەئکیدیان لەسەر ئەوە کرد کە حکوومەتێک تشکیل کرد بکرێت یەک حکوومەت بەهێز و خزمەت گوزار، و تەئکیدیان کرد لەسەر گرنگی تشکیلکردنی حکوومەت بە زووترین کات. بەڵام لە کوبوونەوەی داهاتوو باس لە پۆستەکان دەکرێت، نەکو ڕێک نەکەوتون لەسەر پۆستەکان، بەڵکو لە کۆبوونەوەی داهاتوو باسی لێ دەکرێت و قۆناغێکی باش بڕاوە. ئەولەویەت دراوە بە نووسینی ئەو ڕەشنووسە، چونکە ئەمە پلانی کاری داهاتوو بۆ خزمەتکردنی خەڵکە کە ئەولەویەتە بەڕاستی پۆستەکان بە دوای ئەوەیەت، چونکە هەر کەسێک ئەفۆن چونکە هەر هەواڵێک پۆستێک وەردەگرێت لە ڕێگەی ئەم خاریطای طریقە جێبەجێ دەکات لەسەر ئەزوەقا بۆ خزمەتکردنی خەڵکە. باش، خۆی قسەکە لەسەرەوەیە کاتێک کە تۆ دوولانی ینی بۆ نمونە پێکێنەری حکوومەت گفتوگۆ ئەکەن، خۆ گفتوگۆکە ینی تۆ لەسەر چی ئەگەر لەسەر پۆستەکان نەبێ؟ ینی ڕەشنووسی چییە ئەم ڕەشنووسە بۆ پێکێنانی حکوومەت؟ ڕەشنووسی کارکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ قۆناغی داهاتوو. ئەخ خۆ ئەم ڕەشنووسە بۆ حیزبێکە بێ کە یەکەمە جاری بێتە ناو
حکومەتەوە بەشداریکە خۆ پارتی و کێتی لەوەتیانە بەیەکۆ حکومەت بەڕێوە بن. طبعا هەموو کابینەیەک طبعا بە سیستمی سیاسی ئەوە نەکو تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە عێراقش و هەموو یعنی وڵاتان کە کابینەی جیهازی تەنفیزی تشکیل دەکرێت دەبێت خاریطەی طریقی هەبێت بۆ چۆنێتی کارکردن لە قۆناغی داهاتوو. ئەمەش بەشێکی زۆری ئەم خاریطەیە جێگیر دەکرێت لەلایەنی سەرۆکی حکومەتی ئەو کابینەیە لە کارنامەی حکومی. بۆیە بوونی ئەم خاریطەی طریقە زۆر گرنگە و ئەم ڕەشنووسە تەواوکردنی زۆر گرنگە بۆ زامنکردنی فلوەنسی کارکردنی کابینەی دێهەم. بۆیە لە قۆناغی کۆتاییەوە بۆیە من وتم ئەولەویەت بۆ ئەم ڕەشنووسە چونکە یعنی وەکو قۆناغی دووهەم پۆستەکان هەرو بەرێزێک ببێتەوە زیر بە پێی کارنامەی حکومی کار دەکات و ئەو کارنامەیە لەسەر ئەساسی ڕەشنووسێکە کە چۆن کار بکەن یعنی خاڕەتەکە چۆن دەبێت بۆ ئەوی بتوانین خزمەتی خەڵکی کوردستان بکەین. لەو کۆبنەوەی بەرێز جەنابی کاک مەسرور بارزانی و هەروەهاش بەرێز پاڤڵ تاڵەبانی تەکید لەسەر ئەوە کرا کە حکومەتێکی بەهێز لە مووقف لە یەکدەنگی لە بەرگریکردنی قوارەی دەستوری هەرێمی کوردستان بەرامبەر ئەو هەموو پێشێلکاریە کە بەرامبەری هەرێمی کوردستان و مافی خەڵکی کوردستان دەکرێت و هەروەهاش حکومەتێکی خزمەت گوزار کە بتوانێت خزمەتی هەموو هاوڵاتیانی کوردستان بەبێ فەرق و جیاوازی بە پلانێکی چوکمە بە خاریطەی طریقێکی چوکمە کە ڕەشنووسەکە ئیستا دەنووسرێت و هەروەهاش کارنامەی بەرێز مەسرور بارزانی کاندیدی پارتی کەرکی کوردستان بۆ وەرگردنی پلەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ کابینەی دەیەم. زۆر باش وەڵا باسی و کۆبوونەی کاک مەسرور و کاک پاڤڵت کرد من تێبینیە کە مەبوو لە کاتی کۆنگرێ ڕۆژنامەنووسیەکە کاک پاڤڵ گوتی ئێمە لەسەر زۆر بابەت ڕێکەوتوین بەڵام کاک مەسرور باسی ڕێکەوتنی نەکەوتی گفتوگۆکان بەردەوامە بێ بۆ پێکهێنانی حکومەت. یعنی تقریبا تەناقوسێکە بوو لە هیچ تەناقوزێک نەبوو. عادەتەن دوو کەسی سیاسی کێنە دەرخۆ ئەکرێت چۆن کەو قسەیەکە ینی قسەکە مانادارە ئەتوانی پەیامێکی گرنگی لێ بخوێنیتەوە بەڵام جیاوازی هەبوو. پێم وایە جیاوازی نییە بەڵام لەوانەیە ئسلوبی دەربڕین یعنی لە بۆ هەموو هەڤاڵێک ئسلوبی خۆی هەیە بۆ دەربڕین بەڵام ئەوەی کە هەردوو لا جەنابی کاک مەسرور و بەڕێز کاک پاڤڵ هەردووکیان وەصفی کۆبنەوەکە بە ئیجابی و داوایان کرد لە لیژنەکان ئیشەکانیان بەردەوام بێت و تەکیدیان کرد ئەمە دووبارە یان سێ بارە دووبارەم کرد تەکیدیان کرد لەسەر گرنگی زووترین کات ئەم حکومەتە تشکیل بکرێت و تەکیدیان کرد لەسەر ئەوەیە کە حکومەتێکی یەک حکومەت بێت خزمەت گوزار و بەهێز هەردوو لا تەکیدیان کرد لەسەر ئەمە. جا شوخاخۆ لەوەتی بۆ نمونە کۆبوونەکان دەستی پێکردووە یعنی هەر یەکە لە پارتی وێژێتی باس لەوەکان کە کۆبوونەکانی جابی بووە لەسەر زۆر بابەت ڕێکەوتون بەڵام ئەمە ئەکرێت بۆ ماوەی زیاتر لە 6 مانگ بخانێ تاوکوێسە ئەنجامی نەبێ. ئەنجامی هەیە قۆناغێکی زۆر باش بڕیوە و لە بیرت نەچێت جەنابەت هەڵبژاردن کرا هەندێک هێزی سیاسی ئەترازی هەبوو لەسەر ئەنجامی هەڵبژاردن سکاڵایان تۆمار کرد تا سکاڵەکانش یەکلای بوو کاتی برد دواترش جەنابەت ئاگادار بووی و هەموو خەڵکی کوردستانش ئاگادار بوون کە سەردانی هەموو هێزە سیاسەکانمان کرد گفتوگۆ کرا دەربارەی و داواشیان لێکرا کە بەشداری بکەن لە کابینەی دێهەم چونکە ئێمە وەکو پارتی پێمان باشە هەموو لایەنە سیاسیەکان بەشداری بکەن. ئەیکێ پێ باش نییە؟ ئەفەن من ئێستا مەسلەی باش نییە مەسلەی ئەوەیە کە هەموو هێزە سیاسەیەک ئازادە لە وەرگردنی بریاری خۆی وەلایەنەکانی تر دەبێت ڕێز لە ئێرادەی ئەم هێزە. لە پەیامەکەی جەنابی سەرۆک کە دیسانەوە داوای کرد طبعاً ئێمە سەردانی هەموو لایەنەکانمان کرد و پێمان باشە هەموو لایەنێک بەشداری بکات هەندێک لایەن پێیان باشە کە ببن بە ئۆپسیۆن و بوونی ئۆپسیۆن حاڵەتێکی تەندروستە بەڕاستی ئەگەر ئۆپسیۆنێکی بنیاد نەربێت تەشخیصی خەلەلەکان و داوای چاکردنی لە حاڵەتێک ئەگەر خەلەلێک هەیە هەندێک لایەن پێیان باش بوو کە بەشداری نەکەن ئەساساً ئێمە ڕاستە ئێمە حەزمان کرد بەشداری بکەن بەڵام لە هەمان کات ڕێز لە ئیرادەی ئەم هێزانە جەناب سەرۆک
مەسعود بارزانی دووبارە داوای کرد کە لە هەڤاڵانی هەموو هێزە سیاسیەکان لە پەرێکی تازە بە حکمی ئەوەی ناوچەکە ئیستا گۆڕانکاریکی زخێرا تێتە بەڕێچ و وەزعەکە زۆر گۆڕاوە، داوای کرد کە هەموو لایەنە سیاسیەکان بیر لەوە بکەن کە بەشداری بکەن لە کابینەی دەیەم و لە پەرێکی تازە چکە هەمومان براین بەڕاستی و کوردستان هەن هەمومانە، بەڵام دووبارە دەڵێمەوە ئێمە وەکو پارتیش ڕێز لە ئێرادەی هێزی سیاسیەکان و بریارەکانیان. زۆر باشە. من لە پەیامەکەی کاک مەسعود ینی چەند مەترسیکی ینی باس کرد. یەکێک لە مەترسیەکان ئەو گۆڕانکاریە کە ڕووەیە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و ڕەنگە عێراق و ناوچەکەش بگرێتەوە. یعنی خۆ لەوێش کاک مەسعود ئەگەر بۆ نمونە کابینەکە دوانەکەوت بێت دیسان جەخت ناکاتەوە لەوێڵێ هەوڵبەند بە زووتین کات کابینەی نوێ پێک بێنن. ئەمە خاڵێکی کەیشی لەویا داواکە هەموو لایەنەکان بەشداری پێ بکرێ لە حکومەتا و حکومەت ماڵی هەموو کەسێکە. بەڵام لە کۆبوونەکانە بینری تەنها ئەم دوو کارەکتەرە کە پاتوویەکێتین گفتوگۆ ئەکەن بۆ پێکێنانی حکومەت. کاک سامان من ئەماژەم پێکردوتم دوای یەکلایی نەتیجەکانی هەڵبژاردن و پەسەندکردنی سەردانی هەموو لایەنەکانمان کرد و بەڵام تۆ ناتوانانی فەرزیکەیت ئللا بەشداری بکەیت، ئەو ئازادە بریاری سیاسی خۆر وەرەگرێت. ئێمەش دەبێت ڕێز لە بریارەکانیان بگرین بەڕاستی ئەوە خاڵێک. خاڵی دووهەم ئەوەی کە جەناب سەرۆک بەرزانی ئاماژەی پێکرد تەنها بۆ لایەنە سیاسەکانی کوردستان نەبوو. ئەگەر لە بەشێکی وتەکانی جەنابیان یعنی ئاڕاستەی بەغداشی کرد کە لە پارێکی تازە بکرێتەوە و ئەتراف بە هەڵەکانی خۆیان بکەن و لە پارێکی تازە. بۆیە مەسلەی ئەوە نییە کە کابینەکە تەخیر بووە، چونکە وەکو ئاماژەم پێکرد تۆ خارطەی طریقێک دەنووسی ڕشنووسێک دەنووسی کە زەمانەتی ئەوە بکات کە فلوەنسی کارەکانت لە قۆناغی داهاتوو پێشکەشکردنی خزمەت باشترین خزمەت بە خەڵکی کوردستان و هەروەهاش چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەو هەموو پێشەلکاریە کە عێراق دەیکات بەرامبەر هەرێمی کوردستان. بوونی ئەم ڕشنووسە گرنگە بۆ بە شێوەیەکی چوکمە بەڕاستی ئەو خاڵانە ئەو تێبینانەکە هەبوو هەمووی عیلاجی بۆ دانرێت بۆ ئەوەی لە داهاتوو دووبارە یعنی فلوەنسی کارەکان بڕوات. ئەوە خاڵێک. دووش جەناب سەرۆک بەرزانی داوای کرد کە یعنی جارێک تر بیرکەنەوە بۆ بەشداریکردن، حتا ئەوەشی وتی هێزە سیاسەکان ئەوانەی کە مەقعدیان هەیە لە پەرلەمان دووبارە بیرکەنەوە بۆ بەشداریکردن لە پارتی بڕاتە لایەنانی چۆن لە کابینەی دەهەم. بەڵام ئەگەر لایەنێک یعنی هەڵی بژار ببێت بە ئۆپۆسیۆنیش بوونی ئۆپۆسیۆنیش شتێکی تەندروستی ئاماژەی بەوەشی کرد بەڕاستی وەوتی ڕێگای نیشان پەرلەمان و حکومت بۆ ئەوی ڕێگەڕاستەکەی پیشان بدەن لە حاڵەتێک ئەگەر خەلەلێک هەیە و تەئکیدیشی کرد بەڕاستی لەسەر ئەوەی کە لاپارێکی تازە چکە هەمومان برای یەکترین و ئەمەش یعنی خاڵێکی زۆر ئیجابیە. ڕاستی ئەمە وێنەی یەکریزی و کوردایەتی نیشان دەدات، نەکو لاسە مەحەڵڵا حکومەت تەخیر بووە شتوانیە بەڕاستی مەسجەکەی وازح بوو و دایرەکت بوو بەنسبەتی ئەفۆژنێکی سیاسی و یعنی پەرلەمانتار بووی لە عێراق ئەکرێ بۆ نمونە ئێمە بەراورد دەکەی بەچی وڵاتێ بەم شێوە حکومەت دوا بکەوێ لەو عێراقی کە ئێمە پێمان وایە ئێمە لە پێشەوانین قەت حکومەتەوە دوانەکەوتووە. چونکە من سیاسیم و چونکە من پەرلەمانتار بووم بۆ 8 ساڵ پێت ئەڵێم حکومەتی کابینەی محەممەد شیع سوودانی زۆر تەخیر بوو، یعنی عربکە دەڵێت في الوقت الضائع ئەو کاتە کەوتن لە ژێر هەرەشەی دانانی عێراق لە ژێر بەندی حوتەم، چونکە سیکیوریتی کانسڵ دەتوانێت تەدەخل بکات ئەو کاتە بە حکمی ئەوەی کە نەبوونی حکومەتێک لە یعنی ماوەیەکی زۆر یعنی خەیان کێشەکەی سەدر بوو با تەواوی کەم عەفەن بۆ ئەوەی هەوڵاتیان یعنی وێنەکە ڕوون ببێتەوە. ئەو کاتە هەرەشەیان ئەوەیان لێکردن کە عێراق بچێتە ژێر بەندی حوتەم، چونکە ئەو کاتە دەبێتە هەرەشەیەک لەسەر پیس ئەند سکیوریتی یعنی ئاشتی و یعنی ئارامی. بۆیە ڕێککەوتن و حکومەتەکەیان تەشکیلی. حکومەتی هەرێمی کوردستان هێشتان
ماوەکەی یعنی زۆر نەبووە ئەگەر مقارنەی بکەی لەگەڵ عێراق کە جەنابەت دەڵێی تۆ سیاسەتمەداری و پەرلەمانتاری بۆیە من ئێمە نامانەوێ هەرچەنش ئێمە نامانەوە خۆمان مقارنەی بکەین بە وڵاتێکە کە بەداخەوە نە سەقامگیریکی سیاسی تایە نە سەقامگیرێکی ئارامی ئەمنی تایە وە پەیوەندێکی شڵەژاوی هەیە لەگەڵ وڵاتانی دەوروبەر ئێمە ئەمانەوێ وەکو ئاماژەم پێکرد حکومەتێکی یەکجووەیەکی بەهێزی خزمەت گوزار بۆ خەڵکی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی ئەگەر لە پەیامەکەیش ئاگادار ئەکید خوێندت داوا لە بەغداش دەکات لە پەڕێکی تازە و لەگەڵ ئەوەش ئێعتراف بە هەڵەکانی رابردوو بکەن بەڕاستی و یعنی ڕێگەکە چاکەنەوە پەیوەندیەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان من ئەوەی کە تەفسیرەکەی بۆ ئەکەم بۆ پەیامەکەی پەیوەندی چەند حکومەتی هەرێمی کوردستان جەخت لەسەر ڕێخستنی پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا لە چوارچێوەی دەستور بەداخەوە هەندێک هێزی سیاسی ناڵێم هەمووی هەندێک هێزی سیاسی کە بوونیان لەسەر دروستکردنی کێشە لە نێوانی هەرێم و بەغدا ئەگەر ئەم کێشانە نەمێت بوونیان لە ساحەی سیاسی نامێنێت و ئەمریکانیان لە دەرەوەی سنووری بۆیانیت بۆیە نەئانەوێ هەرێم و بەغدارێکەون نایانەوەی حکومەتی عێراقی سەرکەوتێت بەڕاستی ئەوە دەبێت وازح بێت یعنی بۆیە ئێستا لەم ڕۆژانە خەتەرێکی زۆر هەیە لەسەر عێراق چونکە دەبێت لە هەمان پەیامش دەڵێت داوا دەکەم لە بەرپرسانی عێراقی ئەوانە کە ئێستا دەسەڵاتیان هەیە عێراق بپارێزن لەم تەشەنجە کە هەیە لە ناوچەکەیە. بۆچی مەترسی هەیە لەسەر عێراق؟ یعنی هۆکارەکەی بوونی ئەم هێزە شیعانەیە لە ناوچەکە کە ئێستا بۆ نمونە ئەمریکا هەڕەشە لە ئێرانەکە طبعاً چەند هەرشێک هەیە لەسەر عێراقە و لەسەر پرۆسەی هەڵبژاردنە دەتوانین تەلخیصی کەین بە سێ خاڵ. لەسەر هەڵبژاردن خوا بوو بوورە قەناتت هەیە هەڵبژاردن لەو تەوقیتاکرێ؟ خۆ لە کوردستانیش زۆر وتیان هەڵبژاردن ناکرێت و ناکرێت بەڵام بەسم عێراقەوە ئێستا پێت ئەڵێم چۆن چونکە یعنی عێراق گۆرانکاری یعنی بریارەکان بثانیە عەرەبەکە دەڵێت بەسانیە شتەکان ئەگۆڕێت چونکە بەڵانس نییە لە بریاردان من ئێستا خاڵەکە دەستوریانی مامەڵەکان خاڵەکان ئێستا پێت ئەڵێم بۆ نمونە ئەگەر کراش خەتەریش هەیە چۆن ئێستا پێت ئەڵێم چۆن ئەگەر ملاحەزە دەکەیت زۆر لە بەرپرسەکانی عێراق ئەوانەی کە پێگەیان هەیە دەڵێن هاوڵاتیان بچن بۆ دەنگدان بۆ چونکە پێیان گەیشتووە کە ئەگەر ڕێژەی بەشداربووان لەم هەڵبژاردنە کەم ببێتەوە ئەوە شەرعێت بە هەڵبژاردن نادرێت بۆ چونکە ڕێکخراوی نێودەوڵەتی ڕێژەیەکی داناوە یعنی ئەگەر کەمتر لەوە اعتراف بە هەڵبژاردنەکە ناکرێت ئەو کات سکیوریتی کانسڵ و ئەوانەی کە یەکسەر دەچێت لای ئەمینی عامی ئومەم متحیدە و هەروەهاش ئەو وڵاتانش کە لە سکیوریتی کانسڵ لە مەجلیسی ئەمن کەواتە شەرعیەت وەرناگرێت پێشترش کێشە هەبوو ئەگەر لەبیری تێت لە 21 ئەنجامی هەڵبژاردن تاخیر بوو بۆ چونکە وەکو یعنی کرد لە ساهەش دەبوو 20 بووانە لە هەندێک تقریبا 19 ئاواهی بۆ چونکە گفتوگۆکان لە نێوانی ڕێکخراوی نێودەوڵەتی لەلایەکە و لەلایەن کۆنستیتوسیۆن حکومەتی عێراقی بەڵام چالەکەوانەکان تۆهمەتی حکومەتی و کۆمسیۆنیان کرد على ئەساس دەبڵی پەرسەنتەکە کرا ئەو بە قسەی ئەوان بۆیە تەخیر بوو ئەوان تعلیلیکەن ئەم جارە ئەگەر ملاحەزەك زۆر تەکید لەسەر چوون بۆ دەنگدان بۆ چونکە دەزانن ئەم جارەوەکو کارتێک بەکاری دەهێنن ئەگەر ڕێژەکە زۆر نەبێت ئێعتراف بە شەرعێتی هەڵبژاردن ناکرێت. ئەو مەترسی هەیە کە بۆ نمونە خەڵک بەشدار نەبێ خۆ لە 21ش زۆر کەم بوو لە ئەنجومەنی پارێزگاکانی زۆر کەم بوو بەڕاستی یعنی بەشدار بووان بۆیە ئەم جارە دەبێت بە ئەوەیەک دووش خاڵی دووهەم لەوانەیە خۆت جەنابەت دەزانی نەوت کە دەفرۆشرێت لە ڕێگەی ئەمریکا دۆلارێک لەوانەیە بۆ نمونە یان نرخی نەوت دابەزێت یان بۆ نمونە دۆلار یعنی وەکو کارتی فشار ئەو کاتە فەوزا دروست دەبێت بەڕاستی دیسانەوە ئەم فەوزایش تەسیرێکی سلبی ئەیە و خاڵی سێهەمش جەنابەت دەزانی ناوچەکە استقرارێکی تیانە شەر دروست بووە بۆ نمونە ئەوەی کە دەبینی لە فەڵەستینە و لە لوبنانە و شەرێکیش پێشبینی دەکرێتش دەبێت بۆیە بەرپرسانی عێراقی دەبێت عێراق بپارێزن لەم شەڕە
هەرچەند هەندێک هێز هەیە پابەندی بڕیارەکانی وەزارەتی بەرگری نین چونکە بەڕاستی ئەوان بەرگری عێراقمە بەسە خۆی دەبێت پابەندی بریاری حکوومەتی عێراقی ببن و پابەندی بریاری وەزارەتی بەرگری ئەوە هێزە فەرمیەکان بەڵام هەندێک هێز ئۆکەی چەترێکی یاساییان بۆ دروست کردو بەڵام پابەند نابێت بە حکوومەتی عێراقی و بریاری وەزارەتی بەرگری ئەمانە لەوانەیە کێشە بۆ عێراق دروستکەن بۆیە ئەمە ئەتیما دەکرێت لەسەر ئایا چەند ئەتوانن خۆیان دوورخەنەوە لەو کێشانە کە پەیوەندی بە عێراق نییە بە وڵاتانی دەوروبەر و عێراق بپارێزن لە بوونی شەچ کە ئەمە تەسیرێکی سەلبی دەبێت لەسەر هەڵبژاردن و لەسەر ناوخۆی عێراق ئەو کاتەش دیسانەوە عێراق وەکو تەهدیدێک بۆ پیس ئان سکیوریتی ئەتیما دەکرێت و یونایتد نیشن و مەجلیسی ئەمن ئەتوانێت هەنگاو وەربگرێت. زۆر باش بۆی چوو ینی هەموو ئەو شتانە ئاماژە پێکرد یانی ئەگە من بیگەڕێنمەوە بۆ پێکێنانی حکومەت ئەمە چەندێک کاریگەری خراپی لەسەر ئێمە هەرێمی کوردستانە بێگەر حکوومەتێکمان نەبێ ینی خۆتە زانست ئەمە پەرلەمانمان نییە کە کۆ ببێتەوە پەرلەمانمان حکوومەتیش کار بە ڕێکەرە پەرلەمانمان هەیە ئەخر نیمانە خۆ سەرۆک و دەستەی سەرۆکایەتی نییە تا کۆ ببێت هەڵبژاردن کرا شەرعیەتی وەرگرت ڕاستە لەخوا بزێ بە ترێژەکەش زۆر باش بوو بەشداربووانی یعنی دەنگدەرانی کوردستان ڕێژێکی زۆر باش بوو ڕێکخراوی نێودەوڵەتی دەستخۆشی لەو پرۆسەیە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی کرد ڕێکخراوی نێودەوڵەتی و یونایتد نیشنش چاودێری دەکرد و دەستخۆشی کرد لە چەند بارێکی ئەنجامدرا ئەوە دەمێنێت وەکو ئاماژەم پێکرد لە کۆبنەوەی داهاتوو باسی پۆستەکان دەکرێت و بە زووترین کات حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیل دەکرێت کە کۆبنەوەکەش دەکرێت کۆبنەوەی پەرلەمان بۆ انتخابی سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی و سکرتێری پەرلەمان و دواترش تەکلیفی کاندیدی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ کابینەی دەیەم و داواشی لێ دەکەن کە کابینەکەی لە ماوەی 30 ڕۆژ بێنێتە پەرلەمان بۆ وەرگردنی متمانە لە ماوەی لەوانەیە کەمترە لە 30 ڕۆژ بێت بۆیە تەکید لەسەر ئەوە دەکەم بە نزیکترین کات حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی تشکیل دەکرێت و کۆبنەوەکان ئیجابیە و قۆناغێکی زۆر باشیان بڕیوە. باشە پارتی ڤیتۆی لەسەر هیچ پۆستێکەیە لە ناو حکوومەتە یعنی ئەمە جگەلەوەی کە وترێ ینی سەرۆکی حکوومەتە سەرۆکی هەرێمە قسەیش لەسەر وەزارەتی ناوخۆ کرێ ئەمە لیژنەی سیاسی ئەگەر هەر شتێک لەو قسانێک کە لە سۆشەڵ میدیا بڵاو دەکرێتەوە ئەگەر هەبێت خۆ لیژنەی سیاسی باسی دەکات بەڕاستی بەڵام دووبارە دەڵێمەوە پۆستی سەرۆکی حکوومەت و هەرێمەوە یەک لای بووتەوە بەڵێ پۆستەکان لە کۆبنەوەی داهاتوو یعنی وازەحە ئێستا لە هەر هەواڵێک لە لیژنەی سیاسی پرسیار بکە لە هەر هەواڵێک لە لیژنەی فەنی پرسیارکە پێت ئەڵێت تا ئێستا باسی پۆستەکانمان کردو لە کۆبنەوەی داهاتوو باس دەکرێت چونکە بە فعلی لە کۆبنەوەی داهاتوو باس دەکرێت ئەخ دێخۆ ئەم دابشکردنی پۆست و پۆستکارێژ ڕەنگە زۆری پێچێت نەخێر وەکو یا وەکو چۆن ئەڵێ سووکە قسەیان لەسەری کرد بێ هەر یەکێ و کاندیدی خۆی پێشکەش بکات من خاڵێکم باس کرد و دووبارەش دەکەمەوە ئەولەویەتی کابینەی دێهم و ئەولەویەتی ئەو کۆبنەوەیەک کرا و هەردوو بەڕێز ئەعلانیان کرد چۆنەتی کارکردن لە قۆناغی داهاتوو کە بتوانی خزمەتی خەڵکی کوردستان بکەیت و هەروەهاش مووقفێکی موحەد وەربگرن بەرامبەر ئەو هەموو پێشلکارانەیە کە بەرامبەر هەرێمی کوردستان و مافی خەڵکی کوردستان بەرگری لە قوارەی هەرێمی لەلایەنی بەغدا طبعاً دژی بە هەرێمی کوردستان بۆیە ئەولەویەت بۆ ڕەشنووسەکە و چۆنەتی کارکردن لە قۆناغی داهاتوو ئەو پۆستانە ئەو هەواڵەکە دەبێت بە وەزیر بە پێی پەیڕەوی بە پێی کارنامەی حکوومەت کار دەکات بەڕاستی یعنی پۆست ئەولەویەت بۆ کارکردن پۆستەکان بۆ یعنی بە قۆناغی دووهەم بەڵام کاتی زۆری دەوێ نەخێر کاتی زۆری ناوێ زۆر باشە ئێستا هەمیشە گلەیەک لە یەکێتی ئەکرێ ینی بەشداریکردنی یەکێتی لەوەتی هەیە خۆتە زانی 1-2 ساڵی جیاواز بوو کە سەرۆکاتی حکوومەتەوەی تا جێگیری وەرگرتووە
بۆ نمونە ئەم جارە بێوێ سەرۆکایەتیەک وەرگێ هاتی چی سەرۆکایەتێکی هاتێ ئەمە لە لژنەی سیاسی مناقەشە دەکرێت بەڕاستی وە وتم بوونەی داهاتنەبیت و بۆ ئەوێ خۆتە زیدەنادۆ تۆ سێریکە تۆ جەنابەت ئەندامی کۆمیتەی ناوەندیت سەرۆکی بۆردی ڕاگەیانی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دەسلێمانی یان دوو بۆستی زۆر باڵاتێ بەڕاستی لە ناو کۆبوونەکانی لە زۆربەی دانوستانەکان ئاگاداری ئەبێ هەر شتێکی لێ بزانانی خۆ ڕاستە ئەمە چێتۆ ناو دانوستانەکان و لەوێ گفتوگۆی لەسەرەکرێ بەڵام ئێوەش ئاگادارن لەوەی کە چی پێدرێ ئەولۆیەتی یەکەتی و پارتی کارکردن بۆ خزمەتی خەڵکی کوردستان ئەمە خەڵکە زانێت بۆ سێ سەرۆکاتیە سەرۆکی حکومەتێ سەرۆکی هەرێمێ سەرۆکی پەرلەمانەیە خۆ وازەحە کامیانە درێ بە یەکێتی پۆستەکان دووبارە دەڵێمەوە ئەولۆیەتی هەردوو لە کارکردن بۆ خزمەتی خەڵکی کوردستان بە پێی ئەو ڕەشنووسە و بە پێی کارنامەی حکومەت کە بەڕێز جەنابی کاک مەسرور دەهێنێتە پەرلەمان بۆ وەرگردنی متمانە ئەوە یەک دووش بەڕاستی تەکیدمان کرد ئێمە وەکو پارتی یەک حکومەت یەک پەرلەمان یەک هێزی پێشمەرگە ئەمە ئەولەویەتە سێش پۆستەکان طبعا جەنابت دەزانی یعنی لە کۆبنەوەی داهات من چونکە لە ناو وەزعەکەم و چونکە من دەزانم ناتوانم شتێک بڵێم کە جەنابەت ئەتەوەی بیڵێم کە وجودی نییە خۆی کۆبنەوەی داهاتەکانی پارتی واضح قسەکەن کە دەوترێت پۆستی سەرۆکی حکومەت بۆ براگەورەی و پۆستی سەرۆکی هەرێمیش ئەمە برادرانی یەکەتیش ئێڵێن یعنی نەکو بەسکەواتیانی بەس پۆستی سەرۆکی پەرلەمان ماوەتەوە بۆ یەکێتی زۆر پۆستش ماوە وەکو ئستحقاقی ئینتیخابیش دەدرێت بە یەکەتیش وەکوچی وەزارت لە ناو وەزارەکانە زۆر پۆستی تر ئەوە لە دوای کۆبوونەوەی داهاتوو خۆیان ئیعلانی دەکەن بە شێوەیەکی فەرمی تۆ دڵنیای بۆ نمونە لەم کۆبوونەوەی کە کرێ پۆستەکانی تیا باز بکرێ و یەکلای ببێتەوە ڕای بگەێنڵی تۆ لە ناو کۆبوونەوەکان و دەزانی من پێتەڵێم کۆبوونەوەی داهاتوو بازی پۆستەکان دەکرێت وەڵاو خەبەرێکی گرنگە گەروا بێ بەس قسەیەکیش هەیە ینی زۆر جار لە دەوترێ کە کۆبوونەوەی یا پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان دەچێتە کاتی یا دوای هەڵبژاردنەکانی عێراق کە ئەم قسەیە ڕێیانکردانی کردوێتە کە دۆستێکی نزیکی پاڤڵ تاڵەبانیشە یعنی ئەم ئەگەرش هەیە باسەکرێ نەخێر ئەم ئەگەرە نییە ئەمە ئەو بەڕێزەگار باسی کردووە بۆ خۆی باس یعنی نازانم لەکوێ ئەو زانیاری هێناوە بەڵام ئەوەی کە لیژنەی نانا چکە کاک پاڤێڵ لەگەڵ جەنابی کاک مەسرور کۆبوونەوەیان کردووە وە خۆدی خۆشیە تەرکیزیان کردووە هەردوو لا لەسەر ئەوەی کە بە زووتری گرنگی ئەو خاڵەکە بە زووترین کات زووتیکا زۆر مەتاتی ینی خۆ ئەکرێ زووتینکا دوای هەڵبژاردنیش بێت دوای هەڵبژاردن نەوترا لە مانگی پێنج شەژ کەس باسی ئەوەی نەکردووە لە هەردوو لە کەس باسی ئەوەی نەکردووە بۆیە من تەکید لەسەر ئەو قسە دەکەم بە زووترین کات تۆڕەشنووسەکە لە قۆناغی کۆتاییە یعنی هیچی نەماوە پۆستەکانش لە کۆبنەوەی داهاتوو لەوانەیەش لە ئەسڵەن خۆی لە ماوەی سیرۆژ نییە لەوانەیە کەمتر لە سیرۆژش بۆی هەیە سەرۆکی حکومەت کابینەکەی بهێنێت بۆیە من دەڵێم بەڵێ بە زووترین کات حکومەت زووترین کاتە لای جەناب چۆنە دەکەیە لای ئەشواقخان واللهی ئینشاءالله کۆبنەوەی داهاتوو پۆستەکان شێکلای بێتەوە دواتر دەچنە پەرلەمان تۆڵی لە مانگیم چوارێ هەیە من وەکو کات ناڵێم فڵان ڕۆژ کە لە سیاست نابێت تەحدیدی ڕۆژێک بکەیت ئەمە کارێکی سیاسیە بۆیە ئەگەر بڵێ ئەم ڕۆژە ئەمە هەڵێکی سیاسی یعنی نابێت بڵێ ئەم ڕۆژە یان ئەم مانگە بەڵام بە زووترین کات لەوانەیە پێش کۆتایی مانگیشتەوە ببێت لەوانەیە پلاسمای نەسکی کەم بێت نازانی بۆیە تەحدیدکردنی ڕۆژێک یان مانگێکی دیاریکراو ئەمە نابێت لە پرۆسی سیاسی زۆر باشە ینی لە مۆزوعی بۆ نمونە ئێستا کە نزیکە بینەوە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ینی پێشنیارێکی یەکێتی هەیە بۆ یەک لیستی ئێوەش کۆبوونۆتان کردووە و بۆ ڕەنگە لە هەفتەی داهاتوو کاندیدەکانتان ینی جۆرێک لە جۆرەکان دیاری بکەن کاندیدی پەرلەمانی عێراق یا سیڤی یان وەربگرن
ئەمە یەکلایی بۆتەوە لای پارتی ئایا بە یەک لیست بەشدارە بن یان نەخێت یەک لیست نابن وەکو طرحێک شکایەکێتی پێشنیاری کردوانە وەکو طرحێکی فەرمی تا ئێستا نەکراوە بەڵام بە بۆچینی من وەکو دکتۆر ئەشواق وەکو کوردێکە وەکو پەرلەمانتارێکی 8 ساڵ لە پەرلەمان وەکو ئەندامی کۆمیتەی ناوەندی دەڵێم و پێشتر شوتومە و ئیستش دووبارە دەڵێمەوە لە کوردستان تهدید کراوە کورسیەکانی هەرێمی کوردستان تهدید کرا بۆ من بابا سیستێمانی بکەین 18 کورسێ ئۆکەی ئەگەر پارتی نەیباتەوە یەکەتی ئەیباتەوە ئەگەر یەکەتی نایباتەوە کۆمەڵ ئەیباتەوە ئەگەر کۆمەڵ نەیباتەوە یەکگرتو ئەگەر یەکگرتو نەیباتەوە نەوەی نوێ وەهاک یان بەرەی گەل بۆ نمونە کوردە ئەوەی کەی دەیبات کوردە کەواتە کێشە نییە بەڵام لە ناوچە کوردستانیەکان لە دەرەوەی هەرێم یعنی یەک دەنگ بۆ کورد زۆرە بۆ چونکە تۆ منافەسەی لایەنی غەیرە کوردی دەکەیت ئەگەر دەنگی کورد پرشوبڵاو بوو کەواتە ناتوانانی کورسی بێنیت ئەی چۆن ئەتوانی بەرگری لە مافی کوردەکان لە ناوچە کوردستانەکان لە دەرەوەی هەرێم بۆیە بەداخەوە یعنی کورد بە یەک لەس دانە بەزیوە بۆیە دەنگەکان پرشوبڵاو بوو کورسیەکانی کورد بەرامبەر کورسی عەرەب کەم بوو من وەکو کوردێک ئەڵێم داوا دەکەم لە هەموو هێزە سیاسیەکان نەکو دوو حزب بوو یان سێ حزب هەموو هێزە سیاسیەکان ناوچەکە دەکوڵێت بەڕاستی ناوچەکە دەکوڵێت عێراق بەڕوو تونێلێکی تاریک دەچێت نازانی چییە بۆ پاراستنی مافی کورد و دڵخۆشکردنی کوردی ئێمە بەڕاستی لە ناوچە کوردستانەکان لە دەرەوەی هەرێم هەموو هێزە سیاسیەکان بە یەکلست بۆ چونکە یەک دەنگ زۆر گرنگە لەوێ ئەمە تۆ بۆ چوونەکە جوانە وەکو خودی خۆت وەکو دکتۆر ئەشواق یعنی کە ئەمە پێشنیارەکەی ئەی تۆ لە ناو پارتێکی گەورایی بۆ چوونی پارتی چییە لەم بارەوە بەتەکید جەنابی سەرۆک لەگەڵ ئەوەی بەس هێشتان طرح نەکرەوە بە شوێکی فەرمی بۆ ئەوی گفتوگوی لەسەرکەین بەڵام وتی من حەزەکەم یەک لیست بین من وەکو طرحێکی ڕاستەوخۆ طرح نەکراوە بەڵام من بیرکردنەوەی جەنابی سەرۆک دەزانم چۆنە کوردایەتی پێش هەموو شتێکە بەڕاستی و لە پەیامەکەشی وازەحە ئێمە هەمومان برایەکین بۆیە پێم وایە یەکلیستی لە ناوچە کوردستانەکان لە دەرەوەی هەرێم ئەمە دەبێت ببێت چونکە دووبارە دەکەمەوە یەک دەنگ بۆ کورد زۆرە لەو ناوچانە و بەڕاستی ئاواتی هەموو تاکێکی کورد لە ناوچە کوردستانەکان لە دەرەوەی هەرێم جا باشە گە سبەینێ بۆ نمونە داواکاری یەکێتیەوە بێ کە تۆ داوای لێ بکەی بڵێ باشە لە ناوچە کوردستان کێشە لە سەرەکان ئێمە لێوا بە یەک لیست دابەزین بەڵام لە هەرمی کوردستان نا ئێوەش قبوڵی نەکا ئەخۆ لێوا شاو پەرتەوازەیە دروستە بێت و دیسان ئەمە بۆ یا بۆ نمونە ئەگەر سبەینێ ئەم داوایە بچێتە بەردەم بەرز مەسوول بەرزانی ئەمە قبوڵەکە جەنابی سەرۆک خۆی وەڵامی ئەم پرسیارە دەکات بەڵام من وتم ئەمە وەکو ڕسمی شتێکی فەرمین طرح نەکراوە ئەمە بە سیستمی خۆمان و بە پەیڕەوی خۆی ناوخۆی حزب دەبێت لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی گفتوگۆی ئەگەر داواکاریەک بە فەرمی هات گفتوگۆی لەسەر بکرێت و بریاری لەسەر بدرێت بەڵام یعنی بە وەڵامدانەوەی من ئەمە حل یعنی بریاری لەسەر نادرێت بەڕاستی بە پێپێرەوەی ناوخۆی حزب دەبێت طرح بکرێت لە مەکتەبی سیاسی گفتوگۆی لەسەر بکرێت و بریاری لەسەر بدرێت بەڵام دوای ئەوەی کە بە فەرمی داواکە بگاتە مەکتەب سیاسی و جەنابی سەرۆک باڵێ باشە کاک پاڤڵ کە کاک مەسووری بەجێ هێش وتی شەڵایەکە بینینەوە ئەین تەسەوورەکەی بگاتە ئەو ئاستە کۆبوونەکان دیسان ئەو دوانە بەیەکەوە کۆ ببنەوە و بڕیار بدەن لەسەر کۆتایی ڕێکەوتن و پۆستەکان یا هەر لیژنەکە توانێ و بڕیارە توانێ و گفتگوانەکە و ئەو بڕیارانش بە پێم وایە قسەکانیان وازح بوو قسەکانیان وازح بوو خۆی ڕەشنووسەکە و یعنی بەشێکی زۆر کەمیتیاما بوو و داوایان لێکردن کە ئیشەکانیان تەواوکەن بەڕاستی و هەردوو لە وەصفی کۆبنەوەکە بە ئیجابی و هەردوو لە تەکیدیان لەسەر ئەوە کرد ئەو سێ خاڵەکە من وابزانم ئەمە چوارەم جار دووبارەی دەکەمەوە حکوومەتێکی یەکجوو بەهێز خزمەت گوزار پێم وایە ئەم سێ وشەیە
تەلخیصی هەموو شتەکان دەکات. ئەشوەقان وڵای زۆر جار لە هەموو کابینەیەکە قسە لەسەر ئەم یەکریزی و بەشداری ڕاستەقینە لە حکومت کراوە، ینی بە تایبەتی لە نێوان پارتی و یەکێتی. بۆ نمونەگە پێم بڵێ جیاوازی ئەم کابینە بۆ نمونەگە کابینەی نۆچی ئەبێ کە جارێکی کە یەکێتی نیگەران نەبێتەوە و بایکۆتی کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیران کات و هەتا و کاتەی بڵێ وەڵام من ئەبێ خاوەن بڕیارمە بێ بەشداریەکەم بەشدارێکی ڕاستەقینە بێ لە حکومت یاخودەوەی کە باسەکرا دەیانود سەرۆکی حکومەتیش هەر دەسەڵاتی لە سنووری زۆنی زەردا لە سەوزانیە کەی خەڵک نەجاتێ بێ لەم زۆنە بۆ نمونە بڕیارێکی سەرۆکی حکومت کە لە زاخۆ دەرەچێ تا خانەقین جێبەجێ بکرێت. ئەمە ئەبێتە مەرج کە بوو بە مەرج ئایا دیسانە و پەرتەوازەی دروستەکاتەوە کۆی لە کابینەینەوە دروست بوو. پێش دەستپێکردنی گفتوگۆکان ئێمە وشەی مەرج بەکار ناهێنین وشەی بنەمای گفتوگۆ لەم مێزەی لەگەڵ جەنابەت باسم کرد ئەگەر لە بیری تێت وتت مەرجتان هەیە وتم مەرج نییە بەڵکو بنەمای گفتوگۆ باش بنەمای گفتوگۆ لەسەر ئەساسی یەک حکومەتی یەک پەرلەمانی یەک هێزی پێشمەرگە وابوو بۆیە بنەمای گفتوگۆ پێشەوەی دەست پێکەین لەسەر ئەم سێ خاڵە بنەمای گفتوگۆ ئەم لیژنەی سیاسەیە کە دانیشت و لیژنەی فەنی تشکیل کرد تێبینی هەموو هەردوو لە وەرگرت و چۆنەتی عیلاجکردنیشی یعنی بەڕاستی ئەوەش گفتوگۆی لەسکراوە و بۆیە ئەڵێم خاریتەی تەریق بۆ کارکردن لە قۆناغی داهاتوو بۆ ئەوی بتوانن حکومەتێکی بەهێز خزمەتگوزار بۆ هەموو خەڵکی کوردستان بە پێجیاوازی کەواتە بوونی ئەم ڕشنووسە گرنگە و کارنامەی حکومی کە بەڕێز جەنابی کاک مەسروش دەیهێنێت و لەناو پەرلەمان متمانەی پێدەدرێت و جێبەجێ دەکرێت لەسەر ئازی واقعە. ئەم ڕێکەوتنە سیاسیە بە نووسرا و بە وەرەقای واژێر دوولای لەسەر بێ بۆی سبێنێ هیچ لایە گلەی ئەوەی نەبێ بڵێ من داواکاریم هەبوو یا بەشداریکردنەکەم بەشدارێکی ڕاستەقینە نەبوو ئێستا من نیگەران بێ و خۆکشانۆی تیان نەبوو حکومت بەڵام نیگەرانی تیا بوو یا بەشداری نەکردنی تیابوو لە کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیران. ینی قسەکە لەسەر ئەمەیە ئەزمونتان هەیە لەگەڵ ئەم دۆخەیە هەمیشە هەر بەرپرسانی پاردی خودی سەرۆکی حکومت دەیگوت یەکێتی بە ڕۆژە لە حکومت و بەشەوا دەبنە ئۆپۆزیسیۆن. ئەین تووشی ئەم دۆخە نەبێتەوە بۆ نمونە جارێکیکە ئەگە بڵێم پارتی چکە خۆی پێکەنەری کابینەی نوێ خۆ ئەمە گرنگەوانیە هەم بۆ پارتیش هەم بۆ خەڵکیش. من دووبارە دەڵێمەوە تێبینەکانی هەردوو لە بە یەکتریان وچووە و عیلاجی بۆ دانراوە لە حاڵەتێک ئەگەر ڕاست بێت بۆ نمونە ئەو تێبینیە کە دراوە بۆ نمونە یعنی هەر وەزیرێک ئەگەر اعتراضی هەیە لەسەر هەر بابەتێک و بەدڵی نییە دەبوایە بۆ نمونە یعنی اعتراضی خۆی بە شێوەیەکی فعلی ئەگەر فعلەن وایە اعتراضێک هەبێت بەڵام لەم کابینەیە وەکو ئاماژەم پێکرد پارتی وازەحە لە کارکردنی پارتی زۆر وازەحە و جەنابی کاک مەسرورش بە تایبەتی یعنی صفاتی پیاوی بنیاتنانی دەوڵەتە وازەحە لەگەڵێەوە قسەکەم تەواوکەم بۆ ئەی وازح بێت لای جەنابەت بۆچی دەڵێم جەنابی کاک مەسرور وایە دائیمەنیش جەنابی کاک مەسرور خاوەنی مبادرەیە پیاوێکی هێمنە و زۆر بە تەحەممولە بەڕاستی زیاتر تەرکیز دەکات لەسەر کارکردن وە گوێ شەگرێت ئەگەر شتێک یعنی فعلەن وایە ئیشی لەسەر دەکات بەڵام ئەگەر نا گفتوگۆ دەکات بۆ ئەوەی ئەو بابەتە ڕوون کاتەوە کەوانیە بەس یەک تەبعی هەیە دائیمەن بەڵگەی هەیە شت بە فشەفەهی ناڵێت دائیمەن جەنابی کاک مەسرور بە بەڵگە بەرامبەرتان وابووە بۆ هەموو لایەنێک حتى بۆ عێراقش مەبەسم ئەشوەخان بە قسەکانی جەناب تاوا دەرەکەی بۆ لایەنی بەرامبەرکەیەکێتیە وازەح نییە یا قسەکان کە بەڵگەی نییە نا مەبەستم
من ئەوەی دێڵێم خۆم ئێڵێم وتم کاک مەسرور پیاوێکە هێمنە مواسەفاتی پیاوی بنیادنانی دەوڵەتە و دائیمەن خاوەن مبادرەوە کە گفتوگۆ دەکات بە شەفەهی نایکات دائیمەن هەر کارێکیێتە بەردەستیان دائیمەن بەڵگە پێشکەش دەکات من ئەوە نقطە ڕەسەتر نەموتووە باسی یەکەتیم نەکردووە شتێک مەڵێکە من نەموتووە بەڵام سێریکە ینی قسەکە لەسەرەوەیە بۆ نمونە کاتێ تۆ وەصفی خۆتەکەی لە بەرامبەرەکەت ڕەنگە نیگەران بی بڵێ من ئەم جۆرە مواسەفاتەمەیە بەردام کردووە من باسی بەغدام کردوتم بەغدا بۆ نمونە لەگەڵ بۆ هەرێمی شەروایە بەس عەفوەن باشە کتخوا کاتێک کە کاقوباد هاتەوە بەشداری کۆبوونی جومەنی وەزیایینەکە ئێخۆوتی من بەشداری ڕاستەقینەم پێ ناکرێت گوێم لێ ناگیرێ چوزانم ناکۆچی هەیە ئەخۆ بێ ئەمەوانە بێ کە جەنابی بۆ نمونە کاک مەسرور وایە کاک مەسرور وایە کاک مەسرور پێی باش ئەو نیگەرانی چەند مانگەی کە وەزیرەکان و جێگری سەرگۆزیرانات سلێمانی و بەشداری کۆبوونەکان نەکرد ناحەقیان کرد بەرامبەر بە پارتی من ئەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی دەهەم بە نزیکترین کات تشکیل دەکرێت وە گفتوگۆکان قۆناغێکی باشی بڕیوە و ئینشاءڵە بە نزیکترین کات کابینەکە دەچێتە طبعاً هەیئەی ڕئاسەی پەرلەمان یعنی سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی و سکرتێرەکەی هەڵە بژێرن و کابینەی دەیەم دەچێت و لە پارتی و یەکێتی و پێکاتەکانش بە حکمی ئەوەی کە هەرێمی کوردستان بەوە ناسراوە کە پێکەوە ژیان لێ مەحفەلی نێودەوڵەتی بۆیە مافی پێکاتەکانش پەڕێزراوە و هیوادارشم دوای پەیامی جەنابی سەرۆک جەنابی کاک مەسعود بەرزانی لایەنە سیاسیەکان ئیعادەی نەزەر بە بڕیارەکانی خۆیان بکەن و بچنە ناو تشکیلەی کابینەی دەیام و ئەوەش کە ئەوەیشی کە معارەزە هەڵە بژێرێت ئێمە ڕێز لە ئێرادەی ئەوان دەگرێت قسەکەم لەسەرەوە بوو یانی ئێوە دوای بۆن گفتوگۆکانتان لەگەڵێکێتی ئایا لە بەرنامەتانەیە بە سەردانی ئەو لایەنانشکەم بۆ دوجار بڵێن کاکەوە بەشداری حکومەتەکەن یانە یابی ئەوان خۆیان بیکەن مبادرە نە ئەو جەنابی سەرۆک جێنێ نەیوت ینی داواکارێکی ینی ڕاستە و خۆ داوای لێکردن خۆ بێ لاپەرێکی تازە شان بڕاتە لایەن و قسەیان لەگەڵاک ئەمە دەمێنێتەوە لەسەر ئەوەیە کە ڕشنووسەکەتەوە ببێت و باس لە طبعاً بەتەکی دوای ئەوەش من تەوەقع دەکەم با نەڵێم تەکی تەوەقع دەکەم وەفدێکی مشترک سەردانیان بکەن تەوەقع دەکەم بەڵام ئەوە لەسەر هیچ لایەنێ نییە بەشدار بیا بەشدار نەخێر ڤیتۆ لەسەر هیچ لایەنێک نییە و لەسەر هیچ کەسێک نییە بەڕاستی و پەیامەکەی جەنابی سەرۆک توانێ بۆ نمونە زەخت لە پارتیا بڵێ نابێ لایەنێ بێتە ناو حکوومەتەوە یا پارتی بڕیارەیە هەردوو لە ڤیتۆیان نییە لەسەر هیچ هەواڵێک هەردوو لە ڤیتۆیان نییە هەردوو لە کۆبنەوەکە تەکیدیان لەسەر ئەوە کردووە گرنگی تشکیلکردنێکی حکوومەتێکی یەکجوو بێت بەڕاستی بۆ یعنی دوێنی جەنابی سەرۆکیشکەوتی لاپەرێکی تازە و هەمومان برای یەکترین و هەمومان خاوەنی ئەم هەرێمەن و داوای کردی عادەی نەزەر بە بڕیارەکانیان ئیتر خۆیشیان خاوەنی ئەم هەرێمەن و هەموو هێزە سیاسەکان بەرپرسیاتیان هەیە لە پاراستنی مافی خەڵکی کوردستان هەر حزبێک بە پێ کورسیەکانی خۆیەتی و بەڕاستی ناوچەکەش دەکۆڵێت پێویستە بیر لەوە بکەینەوە چۆن یەکریزی و یەکدەنگی دروستکەین بۆ ڕووبوونەوەی هەر لاسە مەحەڵە ئەگەرێکی نەخوازرا و ئەیەک دووش لە ناوچە کوردستانیەکانش یەکریزی و یەکدەنگی و یەکلیستی گرنگە یەک دەنگ بۆ کورد لە ناوچە کوردستانەکان لە دەرەوەی هەرێم زۆر گرنگە هیوادارم هەموو حزبە سیاسەکان دڵی کوردەکانی ناوچەکانی کوردستانی لە دەرەوەی هەرێم خۆشکەنەوە بە یەک لیست زۆر باشە من ئەو پرسیارەکە لێتەکەم هەر لەوەی کە ئاگاداری تۆ خۆش ئەزمونتێ تەسەورەکەی بەپێی ئەم دواهەمین ینی جارەی کە لە ماوەی مانجەکە دوو موچەدرا ئێمە تقریبەن کێشەکانمان لەگەڵ بەغدا چارەسەر بوو بێ یا هێشتا ماوێتی طبعاً لە مۆزوعی موچە و پەیوەندیە سیاسی و دارایەکانە حکوومەتی هەرێم هیچ بیانوویەکی نەهێشتەوە بەغدا هەموو بۆیە وتم هەموو بەڵگەکان یعنی حکوومەتی هەرێم بەڵگە چیان داوا کرد طبعاً خۆی بە پێدەستور دەبێت نسبەی کوردستان بدرێت بە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی
ئەو ئەرکانە جێبەجێ بکات بە پێ دەستور چونکە کەیانێکی بە پێی مادەی 117 بەڵام بەغدا بە نادەستوری تەعامل دەکات بۆیە داوای لیست و داوای ئەو شتانە دەکات لەگەڵ ئەوەش حکومەتی هەرێمی کوردستان چونکە متمانەی بەخۆی هەیە کە هەڵەی نییە لیستەکان تەسلیم دەکات بە بەڵگەشەوە کە محەممەد شیع سوودانی لە ڤیددیۆیەک خۆدی خۆی بڵاو کراوە کە دەڵێت ئێمە نابێت داوای لیست و نابێت یعنی تەدەخلی ئیشی هەرێمی کوردستان چونکە ئەوانە هەرێمن هەر کاتێک ئەوەمان کرد یعنی ئەوە تەدەخلی غیرە دەستوری دەکەین ئەوە خودی خۆی و بە ڤیددیۆ سوورە و سەوت ئۆکەی ئێمە دائما من دەڵێم لە چاوپێکەوتنەکانم هێزێک هەیە کە نایەوێ کێشەکانی حکومەتی هەرێم و بەغدا لە هەرێمیان لە بەغدا بۆیە ئەو ڕێککەوتنە دەستوریە کە حکومەتی هەرێم سەرۆکە ئەنجومەنی وەزیرانی فدرال لەگەڵ سەرۆکە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئمزایان کرد دوای ئەوەی کە تەحالوفی ئیداری دەولەش بینی و پەسەندی کرد لە پەرلەمان کێشەیان بۆ دروست کرد بۆ بە فشارێکی غەیرە عێراقی نایانەوەی نە حکومەتی عێراقی سەرکەوێت نایانەوەی ئەو کێشانە چەرسەر بکرێت بۆ بەڕاستی کوردستان خاوەنی بریاری خۆیەتی کوردستان خاوەنی ئیرادەی خەڵکی کوردستانە شەری ئیرادە لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت و سەرۆکە ئەنجومەنی وەزیران کە جەنابی کاک مەسرور بارزانی مساومە ناکات لەسەر مافی خەڵکی کوردستان و ناچێتە ژێر بریاری هیچ وڵاتێک چونکە ئێمە هەرێمێکین لە چوارچەوەی دەستور ئەگەر هەیە دایمەوان بیان و هەبێ بۆی کە کێشە دروست ببێ شتێک نییە بڵێیتە کۆتایی پێهاتوە و ئێمەڵی لێن و موچەم و مانجێ لە کاتی خۆ ئەم هێزە ئیستە لاوازە ئەم هێزە ئەگەر لاواز بێ لە بەرژەوەندی هەردوو حکومەتەکە هەرێم و بەغدا چونکە حکومەتی عێراقیش ئەوەی سەرکۆت و بێت بەڕاستی چونکە ئەوش لە ژێر چاودێری نەودەوڵەتی کاک سامان دائما بە ئێمەیان دەوت ئێوە بۆچی دەڵێن دەستور بەس ئێوە دەڵێن دەستور ئێمە دەزانین پرۆسەی دیموکراسی یعنی عفوان پرۆسەی سیاسی عێراقی لە ژێر یعنی چاودێری نەودەوڵەتی کۆمەڵگەی نێودەوڵەتی چاودێری پرۆسەی سیاسی عێراقی دەکات زۆربەی ئەو ڕێککەوتنانە کە دەکرێت لە نێوانی هەرێم و بەغدا ببوونی لایەنی سێهەم کە وڵاتێکی زلهێز کە بەغدا جێبەجێ ناکات ئەمە پێشەلکاری دەستوریە بۆیە ئەو فشارانە ئیستە هەیە چونکە بەغدا بەڕاستی زۆر لەو بەندانە دەستوریە پێشەل دەکات ئەسڵەن ئەتوانی بڵێ دوو بند لەو دەستورە جێبەجێکراوە تشکیلکردنی حکومەت و پەرلەمانە ئەگینا مافی پارێزگاکان نادات مافی هەرێمی کوردستانش نادات مافی پارێزگاکان بۆ ئەڵێم نادات چونکە یاسای پارێزگاکانی تەجمیت کردووە کە مافی پارێزگاکانش دەدات بۆیە ئیستە ئەو ناوچەکە دەکوڵێت و ترس هەیە لە عێراق چونکە پابەندی دەستور نین و مافی خەڵکی خۆیانش و ئێمەشیان نەداوە بەڕاستی زۆر باش سا حکومەت پێکە ئینشاءالله بە زووترین کات دەسەکات ئینشاءالله زۆر سپاس بۆ دکتۆرە شواق جاف ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان کە میوانی زوومی زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامە هەڵبسان لەخواتان سپێرم یانێکی خۆش بۆ